جیهان بە گەشتنی بە کارگەکە دەچێتە مەخزەنی خوریەکان. خەریکی لێکردنەوەی خوریەکانە، دوای کێشانەکردنی لەسەر قەپانەکە دەیباتە شوێنی کارەکەی. ئێمە لە سەعات 8:30 بۆ 9 بیانی لێرەین هەتا 1 پاشنیوەڕۆ لە هەفتەیەکە ئیتر تەبەنە 5 ڕۆژ داوامکردن هەیە. ئێمە کاتێکە ئێژەکەن خوریمان لێ ئەبڕێت ئەمە مەخزەنەکەمانە هەموو گوێنێکمان کراوەتە خوریەوە ئەنجا دێین بە پێی پێویستی خۆمان خوریەکان دەرەکەین بەم تەرازوی کێشین بە پێی غرام ئەمانەنێ بۆ فەرشەکە بۆی بزانین ئەو فەرشە کاتێ تەواو بوو چەندێکی لەم خوریە تێچووە. ئێرە کارگەی مافورە لە شاری سلێمانی. ئەم کارگەیە لە ساڵی 1997ەوە دامزراوە بە مەبەستی دروستکردنی فەرش و مافوری کوردی. لێرە چەند ژنێکی دەستڕەنگین کار دەکەن و دەڵێن نیوەی تەمەنیان لەم کارەدا بەسەر بردووە. 29 ساڵە دەوامەکەم ئەو سازوو باش بوو ئیشمان هەبوو شتێکی باش مەعاش باش بوو ئیشەکەمان قورسە ئیلاگە بین پێی بەس خۆشە چەند ساڵە لێرە دەوامەکەین ئەوسا باش بوو ئێسای تر بڵێ وای هێنە خۆش کەوتووە پەکی کەوتوێتە بڵێ توانای ئەوەی نەماوەکو جاران بڵێ ئەو ئیشە بکات. لەگەڵ ئەوەی لە ڕابردوودا ئەم کارگەیە ڕۆڵێکی گرنگی لە بەرەمێنانی ناوخۆی داگێڕاوە، بەڵام بەهۆی منافەسەی بازاڕ و هاوردەی دەرەکیەوە کارکردن بە ئاستێکی زۆر تیایدا لاواز بووە. بەڕێوەبەری کارگەکەش دەڵێت هەرچەندە بەرهەمی ئەوان گرانتر دەکەوێت لەسەر کڕیار، بەڵام کوالێتیەکەی زۆر باشترە لەوانەی هاوردە دەکرێن. مەڕ و مەڵاتی خۆمان خوریەکانی ئەوان بوو لە کۆی دەماشوشتەوە لە کفری دەمان ڕێست کارگێک لە کفری هەبوو ئەو جار ڕنگمان دەکرد و تەوزەی هەموو معاملەکانی کوردستان و ناوەڕاست و جنوبی عێراقشمان دەکرد. بەڵام ئێستا بەداخەوە کارگەی کۆی نەماوە کە خوریەکان نەشواتەوە لە کفریش نەماوە. هیواداری حکومەت گوێی لەو قسانە بیت و ئەو کارگانە بکاتەوە بەڕاست. فەرش دێت لە وڵاتان دێت تێرانە، بەڵام ئەو فەرشانەی کە دێن ئایا ئەو فەرشانی ئێمن؟ ئایا ئەو فەرشانن کە ئەگەنشان شانی مافورەکانی ئێمە نەخێت؟ جیهان دڵخۆشە بەم کارەی کە چەندین ساڵی تەمەنی خۆی پێبەخشیوە، بۆیە داوا دەکات حکوومەت ئاوڕێک لە کارگەکە بداتەوە و بۆ ئەوەی بتوانن لە ئایندەدا ببێتە شوێنێک بۆ ڕەخساندنی هەلی کار و زیاترکردنی بەرهەمی ناوخۆ. هەتا بتوانم حەزەکەم هەر لەسەر کاری خۆم بەردەوام بووم بێزاربوونم لەسەر کارەکەم و شانازیشی پێوەکەم چونکە من بەڕاستی دڵخۆشم بۆی کە لە کارگێکی ئاوایە هەمووی ئافرەتە مەدیرەکەمان زۆر زۆر باشە لەگەڵمان بەڕاستی. هەرچەندە بە پێی قسەی سەرپەرشتیاران ئاستی بەرەمێنان لەم کارگەیە دابەزیوە، بەڵام خواستی بەشێک لە هاوڵاتیان بۆ داواکاریە تایبەتیەکانیان وای کردووە هێشتا بەردەوام بن لە کارکردن لە کارگەکەدا و پژێوی ژیانیش بێت بۆ چەندین ژن. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.